راديو دنجيجل دنجي توي هاواتيا هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 20 ئابی 2024 پێشکەش دەکەم. پارێزەرانی نووسنگەی یاسایی سەدا جارێکی دیکە سەردانی کۆمیتەی نەهێشتنی ئەشکەنجەی ئەنجومەنی ئەوروپا CPTیان کرد بە گوێرەی ئاژانسی هەواڵی مێزۆپۆتامیا لە داواکاری پارێزەراندا هاتووەکە لە نێوان مانگی ئایار و تەموزی 2024دا 24 داواکاری پارێزەران و 12 داواکاری لەلایەن بنەماڵەکانەوە پێشکەشکراوە، بەڵام هەموو داواکاریەکان بەبێ وەڵام ماونەتەوە. هەروەها لە داواکاریەکەدا ئاماژە بەوە کراوە کە لەو پرۆسەدا هیچ نامەیەک بەدەستی پارێزەران نەگەیشتووە و چارەنووسی ئەو چوار نامەیە کە بۆ ئیمراڵی نێردراوە ڕوون نییە و هیچ گۆڕانکاریەک دروست نەبووە. لە 14 ئەیلولی 2010ەوە بەلایەنی کەمەوە 23 جار داواکاری بۆ کۆبوونەوەی بنەماڵەکان و پارێزەران بە بیانووی سزای دیسیپلین ڕێی لێگیراوە. لە راپۆرتەکەدا بە بیرهێنراوەتەوە کە لە 4 تەموزی 2024ەوە سزای دیسیپلین بۆ ماوەی 3 مانگ درێژ کراوەتەوە و پێش کۆتایی هاتنی سزای دیسیپلین کە 12 نیسانی 2024 دیسان سزای نوێ سەپێنراوە. لە داواکاریەکەدا هاتووەکە لە 3 ئایاری 2024 دادگای جێبەجێکردنی بورسا قەدەغەکردنێکی نوێی دەرکردووە. ئەم قەدەغەکردنەش لە 14 ئایاردا بە شێوەیەکە پەسەندکراوە پێچەوانەی یاساکان بووە. هەروەها لە داواکاریەکەدا ئاماژە بۆ کراوەکە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا 3 بوومە لەرزەی جیاواز لە دەریای مەرمەڕە ڕوویداوە. سەرەڕای ئەوەی گەل نیگەرانی دۆخی ڕێبەری گەلی کورد بووە بەهۆی سەپاندنی قەدەغەی چاوپێکەوتنی پارێزەران و بنەماڵەکانەوە ڕێگە نەدراوە هیچ زانیاریەک بەدەست بکەوێت. لە بەردەوامی داواکاریەکاندا ئاماژە بۆش کراوەکە هەوڵەکانی ڕێکخراوە ناوخۆیی و نێونەوتەیەکان لە ماوەی 3 مانگدا بۆ کۆتایی بە گۆشەگیری ئیمراڵی بێوەڵام ماوەتەوە. هەروەها لە داواکاریەکەدا داوا لە CPT کراوە سەبارەت بە بارودۆخی لە ناکاو لە ئیمراڵی و نەهێشتنی پرۆسەی سیاسی پەیوەست بە بارودۆخی ئەشکەنجەوە گۆشەگیری هەڵبگیردرێت. داواکاریەکانی پارێزەران لە سەردانەکەدا 3 خاڵ لەخۆ دەگرێت کە بریتین لەبەر ئەوەی بارودۆخی ئێستای ئیمراڵی لە دوایین سەردانەکان لە 22 ئەیلولی 2022 بەردەوامە و لە ماوەی 2 ساڵدا بارودۆخەکە گەیشتوەتە ئاستێکی نوێ پێویستە دەست بەجێ سەردانی ئیمراڵی بکرێت. بۆ ئەوەی بارودۆخی ئێستای سەردانکەران لەگەڵ شکۆمەندی مرۆڤدا بگونجێت پێویستە هەموو هەوڵێکی پێویست بدرێت بۆ جێبەجێکردنی هەموو مافەکانی سەردان و چاوپێکەوتن و مسوگەر بکرێت و بەتایبەت سەردانی پارێزەران و بنەماڵەکان و کۆتایی هێنان بە گۆشەگیری سیستەماتیک بۆ ڕێگیریکردن لە ئەشکەنجە و مامەڵەی نامرۆڤانە و خراپ و کۆتایی هێنان با دۆخی بێدەنگی پێویستە ڕێوشێنی پێویست بگیرێتە بەر و دەمانەوێت ئەو ڕێکارە یاسایانە کە لە مادەی 10 و 2 پەیمان نامە هاتوون بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕاگەیان گەریلاکانی ئازادی کوردستان لە زاپ و مەتینا چەندین چالاکیان ئەنجامداوە و لە چالاکیەکانیاندا 2 درۆن خراونەتە خوارەوە و گورز لە سەنگەرێک وەشێنراوە و هەروەها داگیرکەرێکیش بریندار بووە. هەپەگە لەبارەی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی لە دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە لە 7 چالاکی گەریلاکانی یەژاستار و هەپەگەدا لە ڕۆژانی 7 و 8 ئاب لە گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینا لە هەرێمی مەتینا و لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی و لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب 2 درۆن خراونەتە خوارەوە و گورز لە سەنگەرێک وەشێنراوە و داگیرکەرێکیش بریندار بووە. هەپەگە ئاماژەی بەوەش کردووە لە 18 و 19 ئاب تونەلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM 11 جار و گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامدی جارێک
بە تاقەمەنی قەدەغاکراوە بردومان کراون. هەروەها هەپەگە ئەوەشی خستوەتە ڕوو 19 ئاب لە هەرێمی خواکورک گۆڕەپانەکانی کۆلیت، شەهید شەریف، بەربزن، سنێن، لۆلان لە هەرێمی گارە گۆڕەپانەکانی زەفکێ، دەشتی کافیا، گردی کۆن، گردی زەنگەل، گردی سیسر، گندی کانی سەرەکی و دۆڵی میران و لە هەرێمی مەتینا گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینا، بێشلێ، شێڵاتزێ و دەرگالێ لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار بە گشتی 46 جار ئەو شوێنانە بافرۆکەی شەڕ بردومان کراون. هەروەها حەڤەی ئاب لە هەرێمی مەتینا گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینا بە هەلیکۆپتەری هێرشبەر بردومان کراوە. گرژیەکانی ئێران و ئیسرائیل، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، جیۆپۆلیتیکی سیاسی مەسعود پزیشکیان و کێشەی کورد و هەڵبژاردن و پێشنیاری کابینەی نوێی ئێران مژارە سەرەکیەکانی گفتوگۆی ئەمیر کەریمی لەگەڵ ماڵپەڕی فەرمی پارتەکەیدا بوو. ئەمیر کەریمی هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک باس لە گرژیە بەردەوامەکانی نێوان ئێران و ئیسرائیل لە دوای هێرشی ئەم دوایانەی حەماس بۆ سەر ئیسرائیل و تەرۆرکردنی ئیسماعیل هەنیە لە تاران دەکات. هەروەها ڕەخنا لە پێکاتی سیاسی ئێران دەگرێ و جەخت دەکاتەوە کە سەرەڕای بەڵێنەکانی هەڵبژاردن سەرنجی سەرەکی ڕژیمی ئیسلامی ئێران لە سەر بەڕێوەبردننی قەینانەکانی سیاسەتی دەرەوە بووە. ناوبرا و ڕایشیگەیان کۆماری ئیسلامی ئێران لە خەباتدایە بۆ ڕۆشتن بەناو گێژاوی ناوچەیی و جیهانیدا بە پشتگوێخستنی پرسە ناوخۆیەکان و داواکاریەکانی گەلی ئێران. هەروەها کەریمی دەڵێت دەسەڵاتی سەرکوتکەری ئێران هەرچەندە لە سنوورەکانیدا بەهێزە، بەڵام بە پلەی یەکەم هاوڵاتیانی خۆی دەکاتە ئاماج نەک ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە دەرەکیەکان. ئەو ئامرازە سەربازی و ئەمنیەکانی ئێرانی بە سەرکوتکەر لە دژی گەلەکەی وەک کاریگەرتر لە بەرامبەر نەیارانی بیانیدا تایبەتمەند کرد. هەروەها کەریمی تیشکی خستە سەر قوڵبوونەوەی قەیرانەکانی ناو ئێران و ڕاگەیان ئێران ڕوبەڕووی قەیرانی یەکتر بڕین دەبێتەوە کە لێنی نێوان کۆمەلگا و دەوڵەتیش فراوانتر دەبێت. ئەم ململانێ ناوخۆیە وای کردووە ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر لاواز بێت، بۆیە ئیسرائیل حەز دەکات ئەم ململانێ لە ناوخۆی ئێراندا چڕتر بکاتەوە و هۆشداری ڕوونیش لەو بارەیەوە دەدات. هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان بە لە بەرچاوگرتنی ئەگەری پێکێنانی هاوپەیمانی نوێی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشبینی ئەوەی کرد کە نیگەرانی استراتیژیەکانی تورکیا دەتوانێت گۆڕانکاری لەو جۆرە باتە پێشەوە. ئاماژەی بەوەش کرد تورکیا ترسی لە دەستدانی گرنگی جیۆپۆلیتیکی خۆی هەیە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ شەڕی سارد. هەروەها لە درێژەدا سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێران و کابینەی پێشنیارکراوی مەسعود پزیشکیان، کەریمی ڕخنەی لە پرۆسەی هەڵبژاردن گرت و پێداگیری کرد کە ڕنگدانەوەی سیاسەتە ڕق و نەگۆڕەکانی کۆماری ئیسلامی ئێرانە. هەروەها ئاماژەی بەوە کرد بە دەرکردنی کورد و نەتەوەکانی دیکە لەلایەن کابینەکەوە ئەوە دەردەخات کە بەڵێنەکانی هەڵمەتی هەڵبژاردن تەنها پرۆپاگاندە بوون. سەرنجی ڕژیم لەسەر بەڕێوەبردننی قەیرانەکانی سیاسەتی دەرەوە دەمێنێتەوە و گرنگیەکی کەم بە پرسە ناوخۆیەکان دەدات. لە ئامانجدا پێشبینی دەکرێت سیاسەتی حکوومەتی نوێ ئارامکردنەوەی دیپلۆماسی بێت لە دەرەوە لەگەڵ سەرکوتی ناوخۆیی. هێزەکانی هەنگی مەرزی لە هێڵی سنووری سەرتەزێنی بانە تەقیان لە کۆڵبەران کرد و دوو کۆڵبەر بە سەختی بریندار بوون. با پێی راپۆرتەکان ئەم دوو کۆڵبەرە بە چەکی ساچمەی تەقی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزییان لێکراوە و سەرچاویان بریندار بووە. هەروەها لە سنە حەسەن ئەمینی برای محەممەد ئەمینی لە گیانبەخت کوردوانی ڕاپەڕێنی ژینا با بۆنەی سەردانی دیکەین بنەماڵەکانی دادخواست بە 6 مانگ زیندان محکوم کراوە. دەچینە شنۆ لە سەمەد شابۆیی خەڵکی شنۆ پاش بانکێشتی بۆ دادگای ئینقلابی ڕژیم لە ورمێ لەلایەن هێز ئەمنیەکانی ڕژیمی ئێرانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ڕژیم لەو شارە ڕاگوازرایەوە. جێ ئاماژەیە سیامان شابۆیی برای سەمەد شابۆیی و لە ئەندامانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن دامەزراوە ئەمنیەکانی ڕژیمی ئێرانەوە لە شارۆچکەی بەحرەکە سەربەشاری هەولێر لە هەرێمی کوردستان بە چەکی گەرم تێرۆر کرابوو. سێ ڕێکخراوی نێودەوڵەتی مافی مرۆڤ داوا دەکەن لێکۆڵینەوە بکرێت لەو پێشلکاریانیەی
کە لە زیندانی ئێوینی تاران بەرامبەر بە ژنان دەکرێت بە تایبەت لا دۆسیەی لێدان و ئەشکەنجەدانی ئەو ژنانەی دژی سزای لە سێدارەدانی ژنانی زیندانی سیاسی ناڕزایەتیان دەربڕیوە لە ڕاگەاندراوەکەی ئەو ڕێکخراوانەی ماوی مرۆڤدا کە بە 4 زمانی جیهانی بڵاو کراوەتەوە هاتووە لە ئێستادا نزیکەی 70 ژنە زیندانی سیاسی لە زیندانی ئێڤیندا هەنوو ئەو ژنانە تەنیا بەهۆی خەبات لە پێناو ئازادی و مافی مرۆڤ لە ئێراندا گیراون و زیندانی کراون. ڕۆژنامەنووسانی مەخموور ڕایانگەیان کە کوشتنی ژنان بە ئامانجی بێدەنگکردنی ژنان ئەنجام دەدرێت و دەڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵانێکە دەوڵەتی ئێران لە ژێرناوی ئیسلام و شەرەفەوە هێرش دەکاتە سەر ژنان لە راپۆرتێکی تایبەت کە سەبارەت بە پێشلکاریەکانی مافی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بڵاو کراوەتەوە نووسراوە لە مانگی تەمووزدا 5 ژن لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە سێدارە دراون 22 چالاکوانی ژنیش دەستگیر کراون 5 چالاکوانی ژن سزای زیندانی کردنیان بەسەردا سەپێنراوە و 2 چالاکوانی ژنیش سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە لەسەر ئەم مژارە و با مەبەستی ڕاکێشانی سرنج لە هێرشەکانی دەوڵەتی ئێران بۆ سەر ڕۆژنامەنووسان ڕووناکبیران و سیاسەتمەدارانی ژن ڕۆژنامەنووسانی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جودی مەخموور دەڵێن دوای سەرهەڵدانی ژن ژیان ئازادی هێرشە قڕکاریەکان دژ بە ژنان لە ئێران زیاتر بووە. ڕۆژنامەنووسانی مەخموور دەڵێن تاکە ڕێگای ئازادی یەکگرتووی ژنانە و ڕایدەگەیەنن کە سیستمی دەسەڵاتداری ئێران با مەبەستی بنیازنانی سیستمی تایبەتی خۆی ژنان و گەنجان بە ئامانج دەگرێت چون ژنان و گەنجان وەک بەربەست لە بەردەم کردەوەکانی خۆیدا دەبینێ. مامۆستایەکی زانکۆ سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری و پێشلکاریەکانی دەسەڵات بەرامبەر با چالاکوانان و ڕۆژنامەنووسان دەڵێت بوونی دیموکراسی پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەوە هەیە بەڵام بەداخەوە لە هەرێم ڕۆژنامەنووسان ترۆر دەکرێن و تاوانباریش دەستگیر ناکرێن. ئازادی دەربڕینی بیرروڕا و ڕۆژنامەگەری لە مافە بنچینیەکانی مرۆڤ و نابێت لەلایەن هیچ دەسەڵات و دەسەڵاتدارێکەوە دەستی بۆ ببرێت و پێشل بکرێت بە هۆی کار نەکردن بە یاسای ڕۆژنامەگەری و یاسای بەدەستهێنانی زانیاری هەروەها پێشلکردنی یاساکان ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا تا دێت بەرتەسک دەبێتەوە. ڕۆژنامەنووسان تێرۆر دەکرێن یاخۆ دەڕفێنرێن و تۆمەتی بێبنەمایان بۆ هەڵدەبەسرێت. بەناز حەمەڕەشید مامۆستا لە زانکۆی سلێمانی و هەڵگری بڕوانامەی مەستر لە ڕاگەیاندندا سەبارەت با پرسی ئازادیکایی ڕۆژنامەگەری دەڵێت تا ڕادەیەکی زۆر ئەگەر بڵین پێشتر ساڵانی پێشتر هەنگاوێک تۆزێ باشتر بۆ و خەریک بۆ بەرەو پێشەوە بچێ ئەوە ئێستا هەنگاوێک دوو هەنگاو بەرەو دواوە چووە بۆ لەبەر ئەوەی کە هەموو ئەیبینین کە ئازادی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن بە بەرچای هەمومانەوەیە و متابعاکەین و بەدۆداچوونەکەین و ئاگامان لێیە کە ڕۆژانە ڕۆژنامەنووس ئەگیرێ ڕۆژنامەنووس کوژراوە لەسەر هەڵدانەوەی مەلەفی گەندەڵی و بکوژەکانیان دیار نین و لە کاتی ململانەکانە لە کاتی شەڕ و خۆپشاندانەکانەدا هەمیشە ئەوەمان بینیوە کە لەلایەن هێز ئەمنیەکانەوە لەلایەن حکوومەتەوە ڕۆژنامەنووس گیراوە ڕۆژنامەنووس دەستە بەسەر کراوە دەستگیراوە بەسەر کلوپەلی و ڕۆژنامەنووسا تەنانەتی هەڵدراوە یعنی هیچ ڕێزێک بۆ ڕۆژنامەنووس و پیشە و کاری ڕۆژنامەنووس دانەنراوە بەبەرچای هەمووانەوە لە ڕۆژنامەنووس ئەدرێ ڕۆژنامەنووس ئەرفێنرێت بەبێ ئەوەی کە دەست بەسەر ئەکرێت بەبێ بڕیاریدار فورماڵ لا ڕێگەی بەیاننامەیەکەوە داوای ئاشکراکردنی بکوژی ئارام ئەو گەنجە کۆڵبەرە دەکەن کە لەلایەن هێزە ئەمنیەکانی سەرسنوورەوە کوژراوە. تۆڕی ڕێکخراوەکانی خورماڵ کە پێک دێن لە چەندین چالاکوان لە کنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایەنگیان داوا لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت دەکەن با زووترین کات بکوژی ئارام ئاشکرا بکەن و بکەرانی بە سزای خۆی بگەێنن. دەشڵێن زۆربەی گەنجەکانی هەرێمی کوردستان باهۆی خراپی باریدارایی و نەبوونی سەرچاوەیەکی بژێوی ژیانیان پەنا دەبەنە بەر کۆچکردن و بڕینی سنوورەکانی وڵات. ئەوەشیان خستۆتە ڕوو وەک تۆڕی ڕێکخراوەکانی خورماڵ با تونترین شێوە ئیدانەی کوژرانی ئارام دەکەن و داواش دەکەن با زووترین کات بکوژ بە سزای خۆی بگەێنرێت ئەگەرنا پەنا دەبەنە بەر چالاکی مەدەنی دیکە. جێئاماژەیە 18 ئابی 2024 پاسەوانی سنووری عێراق لە هەورامان تەقیان لە ئارام کرد کە گەنجێکی کۆڵبەری گوندی سەرگەت بۆ سەرگەتی هەورامان بوو.
بەرپرسێکی باڵای نەتەوەی گرتوەکان لە عێراق هۆشداریدا ناوەی شەڕی غەزە ببێتە هۆی ئەوەی عێراق ڕابکێشێتە ناو ململانەیەکی ناوچەیەوە سەرەڕای هەوڵەکانی حکوومەت بۆ ئەوەی لە ململانەکان دوور بکەوێتەوە. کوشتنی بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس ئیسماعیل هەنیە لە تاران، کوشتنی فواد شوکر فەرماندەی سەربازی حیزب وڵای لوبنان لە بەیروت، هەروەها هێرشی بەندەری حودەیدا لە یەمەن و بردومانکردنی بارەگاکانی چەکدارەکان لە جۆرف سەخر لە باکووری بابل ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە شەڕێکی گەورەوە نزیک کردوێتەوە. جێگیری نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق کلۆدیۆ کۆردۆن با ڕۆژنامەی ژناشناڵی ڕاگەیاندووە سەرۆک وەزیرانی عێراق خوازیارە باهۆی پشتیوانیەکەی لە ڕووی دیپلۆماسی و سیاسیەوە بۆ مافەکانی فەلەستینیەکان ڕانەکێشرێتە ناو ئەم شەڕەوە. لە مانگی شوباتی ڕابردووەوە ئۆپەراسیۆنەکانی چەکدارەکان لا دژی هێزەکانی ئەمریکا وەستاون، ئەمەش لە چوارچێوەی ئاگربەستێکە کە ڕاگەیاندرا بوو. ئەم ئاگربەستە دواتر لەگەڵ پەرەسەندنی ململانەی محوەری خۆڕاگری و ئیسرائیل شکێندرا، بۆیە مەترسی دووبارە سەرهەڵدانەوەی گرژیەکان هەیە. ئەوەش وای کردووە نەتەوەی گرتوەکان هۆشداری لە ئەگەری تێوەگلانی عێراق لە ململانەکانی ناوچەکە بدات. بەڕێوەبەرێتی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان لەبارەی هێرشەکانی تورکیا دەڵێت تورکیا بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و ناوچەکانی دەوروبەری دیمەشق دەکاتە ئامانجی سەرەکیشی نانەوەی ئاژاوە و دووبەرەکیە لە ناوچەکەدا. بەڕێوەبەرێتی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیان کردنا ئامانجی دەوروبەری نەخۆشخانەی دڵ و چاو لە قامیشلو ناوچەکانی شەهبا لەلایەن سوپای تورکیاوە کە کوژران و برینداربوونی چەندین هاوڵاتی سیڤیلی لێکەوتوێتەوە. سووربوونی تورکیانیشان دەدات بۆ ئەوەی بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و ئارامی و ئاسایشی ناوچەکە بکاتە ئامانج و هەوڵەکان بۆ گەشەپێدان و خزمەتکردنی ناوچەکە پەک بخات. دەشڵێت هەماهەنگی تورکیا لەگەڵ ڕژیمی دیمەشق لاوازی تورکیا دەردەخات لەوەی نەیتوانیوە ئامانجەکانی بەدەست بهێنێت. هەروەها باس لەوەش دەکات هەوڵێکیشە بۆ ئەوەی تورکیا خۆی ڕزگار بکات لەو شکستەی بەهۆی دەستێوەردانەکانی لە ناوچەکەدا دووچاری بووە. لە ڕاگەیاندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕوو هێرشەکانی تورکیا ناوچەکە بەرەو شەڕێکی کراوە دەبات و هۆشداری دەدات لەوەی چیتر ناتوانن لە ئاستی پێشلکاریەکانی تورکیا دەست بەسراو بن. بەڕێوەبەرایەتی خۆسەری داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و هێزە هاوبەشەکانی دژی تێرۆر دەکات سنوورێک بۆ ئەو پێشلکاریانەی تورکیا دابنێن و ئەنقەرە ناچار بکەن ڕێز لە یاسا و ڕێنمایە نێودەوڵەتیەکان بگرێت. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن. Endamı konsere berakeceki Mustafa Karasu bu mevane medya haberi. Mustafa Karasu di bernameye taybet de tecrita mutlak alhemberi reber apo u tekuşna lehemberi tecriti. Pîrozkirina pengava 15 tabağı û pêşwaziya wê li zindanan. Pengava gerîlaya 15 tabağı û astahatiye. Serdanên hikûmeta Iraqê ji bo Enqerê û rûla wê di tevgera dagirkeriyê de. Pêşketinên li Kurdistan, Tirkiye û Rûşlata navîn bi berfirehîne xan. Bernameya taybet îro li gurî dema Kurdistanê saet 17:45 de hûn dikarin di radyo dengê yel de guhdar bikin.